پیغمبری خوا صلی الله عليه وسلم كان إذا أوى إلى فراشه قال الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا فكم ممن لا كافي له ولا مؤوي. أم فرمودية للصحيح مسلم داهاتوا هاوڵانی پایەبەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان دەژێڕنەوە دەفەرمون خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ كان إذا أوى إلى فراشه هەموو شەوێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچووە سەر جێگای خەوتنەکەی ڕادەکشە دەیفەرموو الحمد لله الذي أطعمنا وسقانا سپاس بۆ ئەو ئەڵڵایەی کەوا خواردنی دەرخوارداین و تێر ئاوی کردین چونکە ئەو خواردنە ئەگەر پەروەردگار ڕەحمت پێ نەکا بیشی هێنێ سەر سفرەکەت ناتوانانی بیخۆی چەند کەسمان هەیە سفرەی ڕازاوەیە سینی ڕازاوەیە مەتبەخی بۆنی کێشتی خۆشی لێدێ بەڵام گەدەی نەخۆشە بەڵام سوکەری و شەکرە و زەخت و چەوری و چەندەها نەخۆشی وای لێ هاتووە پارچەیەک نانی جۆ قومێک ئاو بە ترسەوە یەک تۆ شیرینی یعنی نازانێت چی بخوا ئەوە حەسرەتە کاتێک کە تۆ سوپاس بخوا ئێوارە نیۆڕۆ بەیانی بە دڵی خۆت تێرت خواردووە بە بێت ترزنانت خواردووە وەختی کاتی خەوتنیش برسید نییە چونکە ئێوارەش کردانێکی باشە بۆ ماڵەکەت گەرم و گوڕە مەتبەخت گەرم و گوڕە خاتونی ماڵت خواردنی جوانی ئامادە کردو سوپاسی خوای دەوێت لە کاتی خەوتنە سەدان خەڵک هەیە بە برسیەتی لەم جیهانەدا سەر دەنێتە سەرسەری تۆ الحەمدوللا تێروتە سەلی وەسەقانە پەروەردگار تێر ئاوی شیرینی کردوین ئەو پەرداخە ئاوەی جاری وای من تۆ یەک قومی لێ دەخۆینەوە فڕی دەدەین و نرخی نازانین بە هەزار ملیۆن خەڵک یەک حەسرەتی یەک قوم ئاوی شیرینیەتی لەم جیهانەدا ئەم ئاوە لە کوردستانی خۆماندا بەخوا لە زۆر وڵات دەست ناکەوێت ئەم ئاوە پاک و خاوێن و بێگەردە اینجا پاشان جار هەیە ئاوەکە چەند شیرین و پاک بێ و دەبەی پاک و خاوێنە لە پەرداخی پاک و خاوێنە لە بەردەستا بێ ئەگە خوای گەورە ڕەحمت پێ نەکات بەس ناودەمت تاڵ بێ و نەخۆش بی ئەڵێ ئاو لە دەم ما تاڵە جایە خوا ئاو لە دەم تا تاڵ نەبێت هیچ ئاخر کۆتاییە هەیە دەیخواتەوە ئاگرەکە ئاڵی ئاگر دەچێتە ناوسکەوە ئەو ئاوەشل لێ دەبێ بە ئاگر لە سوپاس بۆ ئەو خوای گەورە کە تینووی نەکردم خەڵکەکەی بە تینوێتی دەخەوێ خەڵکی ئاوی پیس دەخواتەوە خەڵکی بە نەخۆشی لێی تاڵ بووە لە کاتی خەوتنە سوپاسی پەروەردگار بکە یەکسەر ئیستراحەت دەکەی ینی خەڵکێکەیە لە کاتی خەوتنە بەس بیر لە پارە دەکاتەوە ئەبێ فڵان کەس چەند دەفتەر دۆلاری هەبێ ئای من ئەمڕۆکانە هەمووی 10,000 دەست نەکەوت بیر لەو خەڵاتانەی خوا کردوێتەوە دوو خەڵاتی زۆر گەورەی یەکەمیان بە تێری دەخەوی دووەمیان بە تێر ئاوی و بە تەندروستی دەخەوی فەرمی وەکەفانە سوپاس بۆ ئەو خوای پەروەردگارەی کە لەشی ساغ کردو ئەزانی چەند خۆشەکە بە لەشی ساغ دەچیتە سەر جێگا سوپاس بۆ ئەو خوای کە دڵی خۆش کردوم خەڵکەیە بە فرمێسکەوە دەخەوێ سوپاس بۆ ئەو خوای گەورەی کە ئەمڕۆ بێکار نەبووم ئەزانی چەند خۆشەکە بە ماندوێتی شەو دەچیتە سەر جێگای خەو چونکە ئەو ڕۆژە تۆ کارت کردووە هەز بەبوونی خۆت دەکەی هەز بە عیزەتی خۆت دەکەی زەلیل نەبووی لە دوکانی ئەو نەسوڕاویتەوە لە کافتریا دۆمینە نازام دۆمینە و بلیاردوانە لە بێکاریە چۆ بێکارەوانە دەکا تۆ کارت هەبووە کارێکی حەڵاڵت هەبووە شەرەف مندانت هەبوو بە شانازیەوەڵی فڵان کارم کردووە مناڵەکانت دڵیان پێت خۆشەڵە باوکن کارێک دەکا الحەمدلله دەستی سواڵن نییە شتێکیش دەبەخشی شتێک پاشەکەوت دەبوو زەکاتێکیش دەدەی لە سوپاس بۆ ئەو خوای پەروەردگارە ئەمڕۆ کە ماندووم الحەمدلله ماندووی کاری حەڵاڵ و ڕەوا و بە حرمەتم هەروەها سوپاس بۆ خوای گەورە کە بێوەیم ئەزانی چەند خۆشەکە لە سەر جێگا خەوتی سیر نەکەی داخۆ دەماچەکە لە بن سەرتەوەی و کلاشکۆفەکەت فیشێکی تێدایە و حرەسی بەر دەرگاکەت بە ئاگا بێ و کامیرەکان هەمووی بخەیتە کار و هێشتاش ترس و لەرزێک لە دڵتا بێ لە ترسی ناحەز و دوژمنەکانت ئەزانی ئەو خەڵاتی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە هیچ بەرپرسێکی گەورە باوەڕ ناکەم ئەو خەڵاتی هەبێت کە چەکمان نییە چەکمان لە بن پشتێن نییە حرەسی بەر دەرگامان نییە کامیرەشمان نییە هیچمان نییە منەتمان بەس بەخوای گەورەیە ئاەتل کورسێک دەخوێنین و فەلەق و ناس و ئیخلاص بەسەر خۆمان و ماڵ و مناڵە دەخوێنین وازانین هەموو مەلایکەتی ئەرز و ئاسمان حیمای ماڵەکەمانی کردووە وەکەفانە سوپاس بۆ ئەڵڵا خوایە کە لە کاتی ئەم خۆیان ئەم هەموو خەڵاتت پێبەخشیوم و ئاوانە الحەمدولله خوا ماڵەکەم شوێنی حەوانەوەیە خانووەکەمان ماڵە نەک هەردی کۆر سوپاس بۆ خوا خۆشەویستی و ڕێز لەم ماڵە بچکۆلەدا هەیە ئەزانی چەند خۆشەکە ماڵەکەت بچکۆلەش بێت تەنان دەگە کرێچیش بی بڕاتە بە کرێکەشت پێ نەدرابێ سوپاس بۆ خوا ڕێز هەیە حرمەت هەیە تەبایی هەیە نانی خۆشی لە ماڵەکەیدا دەخورێ هەمووتان لەسەر سفرەیەکن هەر یەکە بە دیلیڤەری شتێکی داوا نەکردەوە لە ژووری نووسەکە و پیزا دەخوا و فنگەر دەخوا و نازانەوە چ دەخوا کەس ئاگای لە کەس نییە یعنی بەس خانوێک کۆی کردوونەوە بەڵام ئەندامانی ئەو خێزانە هەر یەکەی لە جیهانێک و لە ڕوحێکی تایبەتیدان
ئێوە ڕاستە هەژارن، ڕاستە خواردنەکەتان ڕم بە شۆربایەکی سادە بوو بێ، لەوە چی جیرفانەکانتان کەمی تێدا بێ، بەڵام یەک جیرفانن، یەک دەستن، یەک هاودڵن. سوپاس بۆ خوای گەورە و ئاوانە ئێمەی لە خێزانێکە لە ماڵێکا کۆ کردوێتەوە کە تەبایی و خۆشەویستی چەترە بە سەرمانەوە.